بەڵێ ئازیزان لا بڕگەیەکی تری وەرزش و تەندروستی لا بەرنامەی پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست و ئەم جارە هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر هۆکارەکانی پشتێشە و چەند جوڵەیەک کە دەتوانن لە ماڵەوە ئەنجامی بدەن و سوودی لێ ببینن بۆ چارەسەری پشتێشە و کەمکردنەوەی ئازاری فەقەرات. بەڕێزان یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە دەبێتە هۆی ئازاری پشت و توشبوونی کەسەکان بە فەقەرات وەستانی مرۆڤەکانە بە پێوە، واتە زۆر وەستان بە پێوە دەبێتە هۆی ئازاری پشت و توشبوون بە فەقەرات. یەکێکی کە لە هۆکارەکان لاوازی ماسوولکەکانە، جا چ ماسوولکەی پشت بێ یاخود ماسوولکەی ورگ بێ یا ماسوولکەی قاچ بێ. هەروەها ئەنجام نەدانی وەرزش و جوڵەی ڕۆژانە، بەکارهێنانی ئۆتۆمبیل بۆ ماوەیەکی زۆر واتە شۆفێریکردن، و هەروەها ئەو کەسانەی کە ڕوو دەکەنە هۆڵەکانی وەرزشی و وەزنێکی قورس هەڵدەگرن کە زیاترە لە توانای جەستەی خۆیان دەبێتە هۆکاری توشبوون بە فەقەرات و هۆکاری پشتێشە. ئازیزان ئێستاش چەند جوڵەیەکتان پیشان دەدەین کە دەتوانن لە ماڵەوە ئەنجامی بدەن و سوودی لێ ببینن بۆ ئازاری پشتان و ئەو کەسانەی کە توش بوون بە فەقەرات. بەڕێزان یەکەمین جوڵەمان بەم شێوەیە پاڵ دەکەون و جسمتان بە هێواشی بە زەختی قاچ بەرز دەکەنەوە و بۆ ماوەی 3 چرکە لەسەرەوە ڕای دەگرن و بە هێواشی دایدەنێنەوە. ئەم جوڵەیە 10 جار دووبارەی دەکەنەوە و ڕێستێک ئیسراحەتێک وەردەگرن و 4 دەی دووبارەی دەکەنەوە، واتە هەر جارێک کە ئەم جوڵەیەکەن 40 جار دەیکەن و لە ڕۆژەکەیە دەتوانن 2 جار ئەنجامی بدەن. بەڕێزان دەچینە لای یەکێکی تر لەو جوڵانەی کەوتمان دەبێتە هۆی کەمبوونەوەی ئازاری فەقەرات و پشتێشە. بەم شێوەیە کە بینن پاڵ دەکەون، قاچێکتان بە تەواوی ڕادەکێشن و قاچەکەی ترتان بە هەردوو دەستەکەتان ئەژنۆتان دەگرن و چەند دەتوانن و ئازارتان نییە ڕای دەکێشن بۆ لای سنگتانەوە. بەم شێوەیە ڕای دەگرن، دەچرکە دەبژێرن و دواتر ئەیگۆڕن بۆ قاچەکەی ترتان. ئەم جوڵەیە 4 جار دووبارەی دەکەنەوە و ڕۆژانەش لە 2 کاتی جیاوازدا دەتوانن ئەنجامی بدەن، واتە بۆ نمونە بەیانیان ئەم جوڵانە ئەنجام دەدەن و دوجاری شەوان دەتوانن دووبارەی بکەنەوە بۆ ئەوەی سوودێکی زیاتری لێ ببینن. بەڕێزان جوڵەی سێمان بەم شێوەیە بەدەما پاڵەکەون هەردوو قاچتان جووت لەسەر سنگی پێتان، دەستان لە تەنیشتی کەمەرتان و بەم شێوەیە سنگتان بۆ دواوە دێنن و بۆ ماوەی 3 چرکە تا 5 چرکە دەوەستن و بە هێواشی دەچنەوە خوارەوە. 10 جار دووبارەی دەکەنەوە و 4 دەیش ئەنجام دەدەن، واتە 40 جار 4 سێتی دەی. ئەم جوڵەیە زەختێکی زۆر دەخاتە سەر فەقەرات و پشتان. ئەگەر کەسێک زۆر ئازاری هەبوو دەتوانێت ئەنجامی نەدا و ڕای بوەستێنێت.
بینەرانی بەڕێز یەکێکی تر لەو جوڵانەی کە ئەنجامی دەدەن ئەم جوڵەیە بەم شێوەیە پاڵ دەکەوین لەسەر پشت هەردوو قاچمان بەرز دەکەینەوە هەردوو ئەژنۆکەمان دەگرین بەدەست و چەند دەتوانن ئەژنۆتان نزیک دەکەنەوە ڕای دەکێشن بۆ لای سنگتانەوە بەڵام نابێت بە هیچ جۆرێک پشت و ملتان لە عرز ببڕێت واتە بەرز بێتەوە بەم شێوەیە ڕای دەگرن دە چرکە دەبژێرن و ئیسراحەتێکی پێەکەن دووسێ چرکە و دوجار 5 جاریکە دووبارێکەنەوە واتە 50 چرکە 5 سێتی دەچرکەی بەڕێزان دەچینە لای جوڵەیەکی تر و هیوادارم کە سوودی لێ ببینن بەم شێوەیە پاڵ دەکەون هەردوو قاچتان بەرز دەکەنەوە و پشتی ئەژنۆتان بە هەردوو دەستان دەگرن و بە هێواشی زەختی لێ دەکەن بۆ لای ورکتانەوە بەڵام بە هیچ جۆرێک هیچ شوێنێکتان لە عەرز نەبڕێ پشت و فەقەراتە ئەویش بۆ ماوەی 10 چرکە ڕای دەگرن ئەگەر توانیتان دوجاری ئیسراحەتێک بکەن و دوجار پشوویەک وەربگرن و دووبارەی بکەنەوە بۆ ماوەی 5 جار بەڕێزان یەکێکی تر لە جوڵەکان بەم شێوەیە لەوانەیە قورس بێ بۆ هەندێک کەس ئەگەر نەتوانی ئەنجامی بدەیت ئەوە زۆر مەکە و یعنی بۆ ئەوەی کە ئازارەکانتان خراپتر نەبێ بەڵام هەر کەس بتوانێت بیکە ئیشەڵا سوودێکی باشی لێوەردەکرێت هەردوو قاچتان کۆ دەکەنەوە بە هەردوو دەستان قاچەکانتان دەگرن و چەند دەتوانن خۆتان کوڕ دەکەنەوە بۆ پشتەوە واتە ئێمە فەقەرەکان دایم بەم شێوەیە ئیشی پێەکەین دەستە بە پێچەوانەوە یاری پێەکەین ئەمیش بەم شێوەیە ئەگەر توانیتان 10 چرکە دەوەستن و لە دوای 10 چرکەکە ڕێستێکی 10 چرکەیی وەردەگرن و دوجار 5 جار دووبارەی دەکەینەوە و بە هیوای سوود بینینتان خۆشەویستان یەکێکی تر لە جوڵەکان ئەم جوڵەیە کە بەم شێوەیە پاڵ دەکەوین و پشتان بەم شێوەیە یەک قاچتان چەند دەتوانن بەرزی دەکەنەوە و ڕای دەگرن بۆ ماوەی 8 چرکە یا 10 چرکە و دوجار دەیگۆڕن بۆ قاچەکەی ترتان ئەگەر یەکەم جار کە کردتان نەتان توانی 10 چرکە ڕای بگرن دەتوانن 4 چرکە یا 5 چرکە ڕای بگرن و دوجار وردە وردە ڕۆژانە دەتوانن کاتەکەی زیاتر بکەن ئازیزان دەچینە لای جوڵەی کۆتاییمان ئەم جوڵەیە تۆزێک قورسە ئەگەر نەشتان توانی ئەنجامی بدەن لە بیدایەتەوە دەتوانن لە دوای ئەوەی کە بەردەوامون لەسەر جوڵەکانی پێشوو بۆ ماوەیەکی زۆر واتە بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە ئەم جوڵەیە ئەنجام بدەن ئێمە وتمان هۆکارەکانی پشتێشە یەکێکیان لاوازبوونی ماسوولکەیە جا ماسوولکەی قاچ بێ یاخود ورک بێ یاخود پشت بێ ئەم جوڵەیە دەبێتە هۆی بەهێزکردنی زۆربەی ماسوولکەکانی لەش بە تایبەت ورگ و قاچ و پشتیش هەر بۆیە سوودێکی زۆری لێ دەبینن ئەگەر ڕۆژانە بتوانن ئەنجامی بدەن جوڵەکە بەم شێوەیە هەموو لەشتان لەسەر عەرز دەبڕن تەنیا لەسەر نوکی پێتان و دەستەکانتان دەوەستن هەرچەند کە توانیتان بوەستن واتە ئەگەر توانیتان 10 چرکە
15 چرکە 20 چرکە هەتا دقەیەکی ژەکە توانیتان ڕابوەستن و دوجار 30 چرکە ئیسراحەت بکەن و 5 جار دووبارەی بکەنەوە. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بینەری ئەم بەرنامەیە بوون و لەگەڵمان بوون. بە هیوای سوود بینینتان هیوادارین کە توانی بێتمان سوودتان پێ بگەێنین و ئێوەش بتوانن لە ماڵەوە ئەم جوڵانەی ئەنجام بدەن و خۆشتان لە هۆکارەکانی پشت ئێشە بە دوور بگرن بەگشتی. سپاس بۆ ئێوە و خواتان لەگەڵ.